بە مەبەستی پەرەپێدانی تواناکانی مامۆستایان لە هەردوو لایانی پیشەیی و توانای مرۆییەوە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ زنجیرە خێوەتگەیەکی پەرەپێدانی تواناکان لە چەندین ناوچەی هەرێمی کوردستان بەڕێوە دەبات کە ژمارەیەکی زۆر لە مامۆستایان تیایدا بەشدار و سودمەندن. لە ناحیەی تەختەق سەر بە قەزای کۆیە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ خێوەتگەیەکی بۆ مامۆستایانی سنووری هەولێر و دەوروبەری هەولێر و بەشێک لە مامۆستایانی سنووری کەرکووک و چەمچەماڵ لە ژێر ناوی چادرگەی پەرەپێدانی تواناکان بەڕێوە برد. تیایدا جگە لە مامۆستایان ژمارەیەک لە بەرپرسانی کۆمەڵی دادگەری و کەسایەتی سیاسی و ئەکادمی ئامادەی بوون. ئەم خێوەتگایە کۆمەڵێک محازەراتی تیا هەیە لەسەر مەسەلەی مامۆستای سەرکردا و هەروەها چۆنێتی وانەوتنەوە، چۆنەتی کارکردن، شێوازەکانی وانەوتنەوە، خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردن. ئەمانە کۆمەڵێک بابەتە ئێمە لەم خێوەتگایە باسەکرێت کە زیاتر لە 200 مامۆستای سنووری هەولێر و کۆیە بەشداریان تیا کردووە. ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ و نوێنەران لە یەکێتی مامۆستایان هەڵساوین لە سازدانی ئەم خێوەتگایە بۆی ببێتە هاندانێک مامۆستایان بتوانن زیاتر بە گوڕوتینێکی تر بە گۆش و گیرێکی تر بێنە پێشەوە و بتوانن خزمەتی پرۆسەی پەروەردە و خوێندن بکەن لە هەرێمی کوردستان. هەڵبەتە کە پەروەردە ڕەگیزەترین و گرنگترین پایە و کایەیە کە کاری تێدا بکەین. ئێمە وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ بە ئەرکی لە پێشینەی خۆمان زانیوە کە هەمیشە لە بواری پەروەردە و خزمەتی مامۆستایان نابکەین. چەرچل قسەیەکی بەهێزی هەیە لە بواری پەروەردەدا، ئەڵێت ئەگەر هەموو سێکتەرەکانی کۆمەلگا دەوڵەت بڕوخێ بەڵام پەروەردە بە پێوە بێ، ئەوە ئەو کۆمەلگەیە ئەو دەوڵەتە بنیاد ئەنرێتەوە، گەشە ئەسەنێتەوە، دروست ئەبێتەوە ناکەوێت. بەڵام ئەگەر لە کۆمەلگەیەکدا لە دەوڵەتێکدا پەروەردە ڕووخا، پەروەردە کەوت بە دڵنیایەوە هەموو سێکتەر و هەموو مەجال و بارەکانی تری کۆمەلگا یەک لە دوایەک ئەکەون و ئەڕوخێن و ئەو دەوڵەتە شکست دەهێنێ. خێوەتگەی پەرەپێدانی توانەکانی مامۆستایان جگە لە تەختەق تا ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕینیش بەڕێوە براوە کە لەو دوو چالاکیەشدا چەندین وانە و بەرچاوڕوونی زانستی و پەروەردەیی بۆ پەرەپێدانی توانەکانی مامۆستایان لە بوارە جۆراوجۆرەکاندا پێشکەش کراوە. هەستاین بەکردنەوەی بەسازدانی چادرگەیەک بۆ مامۆستایان بۆ بەشێک لە مامۆستایانی دەوروبەری لەقی ڕانیە و لەقی سۆران کە ئامانجمان لەو سازدانی خێوەتگایە ناساندنی مامۆستایان بێکتر، هەروەها هەندێک بابەتی زانستی بە مامۆستایانمان ئاشنا بکەین، هەروەها هەڵسکۆتی مامۆستا چۆن بێت لە ناو پۆلدا و لە ناو خوێندکارەکاندا هەندێک شێواز لەو شێوازانمان پێشکەش کرد. لە کاتێکدا کەتی پەروەردە لە هەرێمی کوردستان بەدەست چەندین کێشە و گرفتەوە جیرۆدەیە، هەر لە نەبوونی میلاک و مامۆستای پێویست تا دەگاتە کەمی بینا و دابەزینی ئاسی زانستی قوتابیان، هەندێک جار کەمی توانە و خولیای مامۆستایانیش بۆ پەروەردەی قوتابیان و گەیاندنی زانستەکەیان بۆتە سەرباری ئەم کێشانە. بۆ یەکردنەوەی خێوەتگەی پەرەپێدانی تواناکان کە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ پێی هەڵساوە بە هەنگاوێکی جۆری و هەوڵێکی گرنگ بە ئاراستەی پڕکردنەوەی کە لێنێک لە کەرتی پەروەردەدا دەنرێت.